خۆتان لەبێت خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی تیوار بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. لە بەرنامەیە ئەم جارەماندا باس لە کارگەی خەجێخانە دەکەین و باس لە سەرکەوتنی کەسانێک دەکەین کە بەهۆی هەوڵ و ماندووبوونەکانی خۆیانەوە توانیویانە ببنە خاوەن پیشەی خۆیان و سەرکەوتنی گەورە بەدەست بێنن. کاکشاوە با گفتوگۆکەمان لەوە دەست پێ بکەین. سەرەتا باسێکی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ پێ بزانین شاهۆکەیە فەرموو. بەخێر بن. سپاس. من ناوم شاهۆ لەتیف ڕەشید دانیشتووی شاری سلێمانیم. ئەمە بەسی کەیەوە هاتووە تێرە من بۆ باسکەم من باسی کەسابەتی ژیانی خۆ من بۆ بکەم. کەسابەتی من لە تقریبا لە 1994 دەستی پێگەڕووە و کاتە من تەمەنم 10 ساڵان بووە و ئیشی سەرەتاییم کردەوە وەکو ئەوەی کە لە شاری سلێمانیە باو بۆ ئاومان فرۆشت. من ئاوم بە پەرداخ و بە سوراحی فرۆشتووە. لێوە دەستم پێگەڕووە ئاوم فرۆشتووە، مەسەلەن گوڵە ڕۆژەم فرۆشتووە، کونجی مەسکەت و لوقمی شروبی و ئەو شتانەم فرۆشتووە، چوژەم فرۆشتووە. ینی چەند شتێک ئەوانەی کە باو بۆ بە مناڵی کە توانی بێتم و توانام هەبێ بەسەریا من کردومە بۆی بژێوی ژیانی ماڵەوان پێبەڕەکەم کەم تا زۆرێک کە تۆزێ ئاستەنگ بۆ ئێمە بتوانین بژێوی ژیانمان دابینکەین. هاوکاری باوکم بووم و ئەو ئیشانی کە من کردومە مەسنەگەل لە ئاو فرۆشتن و من باسی کەم بۆ تۆ فکرم هەبوو بۆ ئاو فرۆشتنەکەم هەستاوم لە بەردەم خەسەخانەکان خاص لە بەردەم خەسەخانەی عەلی کەمال من لێ ئاوم فرۆشتووە. ڕەنگە ئێستا چەند کەسێک ئاگای لێبێەوە کە برا پۆلیسانی کە زوو لێوە بوون من ئەچووم ئاوم بە سوراحیە برد ئەچوومە ژێر ئابای ژنەکانەوە ئەو ژنانەی کە چوونە ژوورەوە لەژێر ئاباکە چوونە ژوور و لە ژوور و ئاوەکانمانە فرۆجاجارێکیش گوێشکانە بۆی دەرنەکرێن. ینی ئەلەمەوە دەستی پێکردو دە ئیش و کارەکانم هەتا گەشتمەوەی تا گەشتمە ئاستێکی کە تقریبا دەوری 15 بۆ 16 ساڵ ئیتر ئیشەکانم گۆڕاوردەوە دەوەکو دەستم کرد بە بەقاڵی و دواتر دەستم کرد بە کابووم بە شاگردی معمەلی پێڵا و پاشان ئیشم کرد بە ئیشی قوماش و ئەو شتانەتر وردە و دەژیانی هاوسەریم پێگەێنە و لە ڕووی ئیش و کارە تقریبا باش بووم وردە چوومە پێش ئەتی بە بۆنی چەند گۆڕانکاری لێ ژیانە کە تۆ پێویستە بە ماڵە من نزمیم بینیوە بەرزیشم بینیوە ئاستی بژێویم باش بوو بە بۆنەی ماڵکردن و ئەوانە تۆزێ ئاستم دابەزی وەکو ڕووخان ڕووخام و دواتر وردە دەخۆم دروست کردو هەتا ئەو کاتێک ئێستا لە خزمە جەنەبدانە. کاکشاوە پێمان بڵێ بیرۆکەی دروستکردنی کارگەیەکی لەم شێوەیە. بیرۆکەکەی لە چیەوە هاتووە یان بڵێ بیرۆکەکەی بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوانێ ساڵی چەند ئەم کارگەیە دروست کراوە؟ من ئەتوانم بیرۆکەی میشە چۆن بڵێم ئەڵێ دایکی هەیە دایە گەورەیشی هەیە. ئەم ئیشەی من کە دەستم کرد بە ئیرۆک و عەرزمەندی تا قوماشەکە بۆ بەڕستم باسم منیشم قوماش ڕۆشن بۆ لە کۆڵانەکانە و پاش فتوێ هەستام ئیشی مارکێتم کرد و بوومە شەریک لەگەڵ چەند کوڕێکی ناسراومان بووم بە شەریکیان و دواتر زانیم نەتیجە نایانێم بووم بە شاگردی شەریکەکانم و لەوێ لەو ماکێتە ئیشمەگەدە هەڵە سوڕامی شوکار و فەرمانانی کە ئەکرا جێبەجێمە کرد و هەستمە کرد کە نانی ئێرانی تەنگی هەڵچنی و بە نانی کوردی نانی بازاڕی خۆمان لە جومعانان نەبوو ئەمە وای کرد کە من فکرێ بێ مێشکمان کە بێن نانی تیریدان و چەند ماڵێک هەبوون کە ئیشی نانی تیریانە گەر ئێمە هاتین لەگەڵێنە تەنسیقێکمان ڕێگەز نانەکانی ئەوەمانە لە مارکێتەکانمان فرۆش و تا ئەم حەدە شتێکی سادە بوو بەس فکریم ئێمە لەوە تەتەوری کرد لەوە جێپی خۆی قایم کرد ئێمە هاتین ئەم ئیشەمان کرد بە بازارکردنێکی باش و ئەو کەسانی کە ئەم نانەیان دروستە کرد هاتین ڕێکمان خست بە عەدەد ئارد و شتمان پێیان و بەعەدەد جلێمان وەرەگرت و بەعەدەد ئەمان فرۆش کاتێک کە کەسێک ئەیکڕی نە هاو ئارد بێنێ و نەوت بێنێ و شتانە بێنە ڕاستە خۆ پێمانە فرۆش ئەنجا ئەم ئیشە تام لەحزەیش باز بوو دوای لەحزە هەستان ئێمە بە پاکەتمان کرد کردمانە ناو پاکەتەوە ئەم نانەتیریە شتەکە تۆزێ ئاسانکاری بوو وای کرد دەنگیاوە لە ناو خەڵکە خەڵک جێی بایەق بوو وە شتێکی ئاسانکار بوو ئەمە بووە هۆکاریەوەی کە ئیشەکەی ئێمە وردە تا نزیکەی 2 ساڵ لە گێژاوێکا بوون سەر ئەگرێ سەر ناگرێ یاریمانەکە چەندین کەسم لەگەڵا بووە تا خۆت کارە کردبوو لێرە بەڵێ من خۆم وەکو هەوی شێلان وەکو گونک بڕین و هەتا لە دوای ئیشەکەیشا وردە و دە من خۆم نەمەزانی نان بکەم هەتاوا لێ هاو خۆشتم چەند جار لەگەڵ ئەو کارمەندانان دانیشتوم
نانم کردووە بۆ تاوان بۆ سەرکەوتنی ئیشەکە زۆر هەدەفمە بۆ تا ئەو کاتێشی کە وەکو عەرزم کردی لە 2010 تا 2012 من لەگەڵ چەند کەسێک کاوم ئەمیشم کردووە چەند کەسێک قەناعەتی بەمیشە نەبووە هەتا دەور و پشتەکەم قەناعەتی پێ نەبووە هەتا نزیکترین کەسی خۆم قەناعەتی بە ئیشەکە نەبووە وای کردووە منی تووشی گێژاوە کرد نەمەزانێ ئیمشە سەرەگریا سەر ناگرێت نزیکەی 2 ساڵ یاریەکی مامناوەندمان کرد تا وردە لە 2012 بە تاواتی ئیشەکە جێبەجێ بوو سەرکەوتنی بەدەستهێنا باشە هەڵبژاردننی ناوی کارگەکە ئەو ناوە ئایا کەسێکی نزیکی خۆتە یان بڵێن کەسێکە لە ژیانە ماوە بڵێ خەجێ خانم یان هەر ناوێکی خوازراوی خۆتانە و بەکارتان هێناوە بۆ ناوی کارگەکەم من وەکو کەسێکی کاسبکار کە ئێوە دنتان دەستنیشان کردەوە کە وەکو کەسێکی سەرکەوتوو ئینشەڵڵا هەموو کەسێک سەرەکەوێ ئەمە ژیانی من بەم شێوازە بۆ لای کەساوەتا حەزم لێ بۆ کاتێک کە تۆ ناونیشانێ بۆ شتێ دانی ناونیشانەکە تعبیر لە ئیشەکەکە ئێمەش هاتوین ئەم ناونیشانە ناوی خەرجە خانم بە ماناوی ناوێکی ڕەسەنە بۆ مانای ناوێکی ئافرەتێکە بۆ بە مانای ئەوەی ئەو ئافرەتە قەدیمانش کە وەکو ناوی خەجێ خانم یەکێکە لەو ناوانانە بە گوێ زۆر خۆشە هەین زۆر خۆشە حەزلێتی هەستەکەی کە ناوی خەجێ خانمێنی یەکسەر دیمەنێکی کوکۆنی یان ئافرەتێکی شۆڕشتەنگە دەبەرچاو ئێمەژەم ناومان لێ ناوە نەبێتە هەر لە ژێر ناوەکە ئیتر ئێمە ئیتری شتێکمانەکرد هاتوین بۆ ناوەکە ئیشمانگەیشماگرنا خۆ سەرەتا ئەم ئیشەشە ناوی خەجێ خانم نەناسرا بوو بەس ئێمە دەستکاری ئیشمان وای کرد ناوی خەجێ خانم بۆ بە ڕەنگە تا ئێستا شەنێکە زانانی بێ کە خاوەنی کارگەکە خانمێکە زۆر کەس وە ئازانە زۆر کەس کەس کارمانە تاوان زۆر کە زەوکێ ئەو گلەیەکاڵێ کوا خەجێخانمی ژڵی خەجێخانم نییە تەنها ناوێکە بەس ئێمە ئەتوانم بڵم دێها خەجێخانمانە یەکێ لەوانە مەسەن خزم و کەسوکاری نزیک خۆمان وەکو خێزانمان وەکو خوشکمان وەکو دایک وەکو یعنی کەسە نزیکانمان هاتون لەگەڵمانیش و ئەمانە هەمویان ڕاستە ناوی خەجێخانم بەزەر بۆ خۆی خەجێخانم بگووە خەجێخانیش مانای چییە ئافرەتێک کە ئیشکا و خەڵک نان و دەستی ئەو بەکاربێنە لە ژیانە سەرەتا بەرهەمەکانتان وابزان بەس نانی تیری بووە ئێستا لە چه ئاستێکایە بەرهەمەکانتان وردە زیادی کردووە چی و چیتان بۆ زیاد کردو ئێستا چیتان هەیە سەرەتا ئیشەکەی ئێمە ئیشمان بە تەنها بەنانی تیریە کرد و پاشان ئێمە هاتین وردە بەرەمانە بە ئیشەکە یەکێ لەوانە نانی تیریە نانی جۆیە نانی هەورامیە و داهێنانێکمان کرد لە ئیشەکە شەویش نانی گەورەمان کردۆ بە نانی بچووک بۆی خۆش دەست بێ و چەند بەرهەمێکی تر هەیە وەکو کەلانە وەکو ناوەشکێنە وەکو ناوساجی وەکو شلکێنە حەڵوا ئەمانە کولێرەی پەنجەکێشی ئەمانە هەمووی وردە تەتەوڕمان پێ ئەوانجا هاتین ئێمە هەر بەمەوەنەوە سەن چەند ئیشێکی ترمان ینی غیری ئیشی هەویر چەند ئیشێکی تریشمان پێش ئێمە بەرهەمی سپایەکانمان هێناوە بەرهەمە سپایەکان هەنێکی لە دەرەوە لە لادەکان وەرەگرین و هەنێکی خۆمان خودی خۆمان چاودێریەکەین و دروستیەکەین و بەدل لە ئیشی ماست و سپایش چەند شتێکی تر کە ئیتر شتەکەوای لە هەو ئێمە ناوی خەجێخانمان وها تەسبیت کردەوە ها داناوە کە ناومان ناوە خەجێخانم بۆ بەرهەمی کوردی بۆ بەرهەمی بەرهەمە ڕەسەنەکان و هاتوین ئێمە مەسن وەکو ترخێنە وەکو کنگر وەکو گۆزلوان وەکو گەڵامی و وەکو کەشێک وەکو دۆینە ئەمانە بەرهەمە کوردیەکان ئەوانەمان لە خۆمان کۆکردو وردەوەدا خۆمان پێوە خەریکرۆ تا حدێکیش کڕیار لێی ڕزامەند چەند لقتان هەیە کاکشاهۆ چەند لقتان هەیە لە ناوشاری سلێمانیە و ئایا لە دەرەوەی سلێمانی یاڵێ لە شارەکانی تر هەتانە لقتان هەیە من توانم پرسیارەکەتەوە بە دوو شێوازیابم چەندێک وەکو لق وەکو گەورەبوون کە ئێمە باسی گەورەبوون ئێمە مەساحی گەورەبوونی ئێمە تەنها یەکەم جار لە چوارچێوێکی تقریبان 100 مەترا بووین یەک جێگەمان هەبوو ئێستا حالیان چەندین جێگەمانەیە یەکێ لەوانە بڵێن فەرعی ڕئیسیمان لە هەواری تازە فەرعی دووهەممان لە عربەت فەرعی سێهەمان لە بەختیاری ئەمە وەکو نان ئێمە سێ فەرعی نانمان هەیە بەس وەکوش بەشیشی لەمەنی و ئیشە کوردیەکانی تر دوو فەرمانێ فەرعیان لە هەوار و فەرعیان لە بەختیاری وەکو گەورەبوونی کارمەندی سەرەتایی لە عربەت ئەو بەرهەمانی کە لێرە هەیە تەواوی بەرهەمەکان لەوێنیە بەزنانی لێیە لە عربەت تەواوکردنی هاوکاری ئێرە ینی هاوکاریکردنی ئێرە وەکو بابەتی جملە هەنە جملەمان لەسرە بە کۆ ئێمە شتەکان ئەفرۆشین لەوێ دروستیەکەن و بۆی هاوکار بێ لێرە زۆر سەرمان قاڵ نەکات
ئەوە بووە زۆر چاکە بەرهەمەکانتان ئەنێرنە دەرەوە یان بەس لە ناو خۆی سلێمانی کوردستانە یان لە عێراقا ڕاتە دەرەوەی کوردستان بەڵێ ئێمە بەرهەمەکانتان ئەنێرن بۆ ئەوێ بەرهەمەکانمان لە سلێمانی تاوچڕ بووەتەوە هەموو کوچە و کۆڵانێکی سلێمانی بەرهەمەکانی ئەمەتیایە وەکو لە مارکێتەکانە دایانێن و دەرەوەی سلێمانیشمانەیە وەکو قەزا و ناحەکان زۆربەی زۆری قەزا ناحەکان و شارەکانیشمان تێپەڕاندەوە وەکو تا سنووری دووهۆکی ژەڕۆین تا لای ئاکری و ناوەڕین هەتا هەولێر و کەرکووک ئەڕۆین و هەنێک کەس هەیە بۆ بەغای ئەباد مەسەن بەزێمە خۆمان نایبن بۆ بەغا و بۆ دەروی وڵاتیش بۆ چەند شوێنێک ئێمە خۆمان نەمان بردو بە چەند کەسێک هاتوون بردویانە لێ وەکو وەکیلی ئێمە لەوێ ئەیفرۆشن. باشە باسی بەرهەمەکان و ناردنە دەرەوەمان کرد ئێستا با بگەڕێنەوە سەر کارگەکە خۆی بزانین ئایا چەند کارمەند لەم کارگەیە ئیشەکە و بە چەند شەفت ئیشەکان بڵێ ئێمە ئەتوانم لە سەرەتای کارکردنمانەوە تەنها ئێمە دوو کارمەندماندا بوو بە دوو کارمەند ئیشمان کردووە وردو دە ئیشەکە تەتەوەری سندووە و پەڕی سندووە هاتوونە پێشەوەی ئێستا نزیکەی 200 بۆ 220 کارمەندمان هەیە ئەم 220 کارمەندە هەمووی لێ کاتا ئیش ناکە هەنێکیانەی هەفتەی 3 ڕۆژیشەکە هەنێکیانەی هەفتەی 5 ڕۆژیشەکە و هەنێکیانەی 6 سعادیشەکە یا 8 سعاتیانەی 10 سعادیان یعنی کاتەکان بۆ دیاری نەکراوە دیاری نەکراوە بە شەفتی بۆ دیاری کراوە بەیانیان ئێمە لە سعات 2 کارگەمان ئەەکەینەوە بەس لە سعات 6 دەسەکەین بەشت فرۆشتنیانی کابل لە دوی شەوە هەتا 12 شەو کارگەی ئێمە واڵایە کارمەند کاری تیاگانی کاتی کارکردنی ئێمە تەنها لە 24 سعات 2 سعاتی ئیش ناگەین ئەجینا بۆ ئیشکردن ئەی بۆ کرانەوە بە ڕووی هاوڵاتیانەکەیەکی بێوێ 24 سعاتە کراوە تۆ یان لە 6 بەیانی و هەمانە هەتا سعات 12 شەو لە کاتی کارکردنە هیچ ڕێگریەک یان هیچ کێشەیەک مەترسیەک ڕوبەڕووی ئێوە بۆ تۆ لە کاتی کارکردن تاوان من سەرەتاوە تا ئێستا بەڵێ من خۆم یەکێکم لەوانەیە کە خەریکی سیانەکردنی غازەکان بۆم غاز تەقیەوە بە خۆمان چۆڵی بەس باش بووە کە سەدفە کەڵپەیە بووە غاز عادەتی هەیە کەڵپەیەکە کات یعنی چەند جار تووشیەوە بووین چەند جار تووشی گڕکەوتنەوە بووین بەس لەخوا بەزای شتەکان ئێستا ئاسانکاری بۆ کراوە و کۆمپانیا هەیە ئێستا سیستەمی داناوە بۆ غازەکان کە تووشی ئەو کێشانە نابین وەکو لە ڕووی کەمتا زۆرە سیرکین لە ڕووی سەلامەتی ئینسانەکان خۆیانەوە ئەویش ئێمە یەن ئەو کەسانەیەنی نناوە کە بتوانێت ئیش بکگینەیەکێ نتوانێت زۆر ئیشکە ئێمە ناتوانین ئیشکرد هەنێک کەسێ نەخۆشی درێژخایانی هەیە یان لە جەستایە زۆر باشنی ئەوەی ناتوانین چون لەبەری حڵەتی خەتەریات زۆر خەتەرە ئەبێم کەسە تۆزە گوجیگەڵ بێ ئاگرێشتێکێتە بتوانێت دەرباز بێت لە کێشەکە. سپاس دەکەم داگیانوە کۆبینی خەرێکی کەلانەکردنی ڕۆژانە چەند سەعات لێرە کارەکەیت؟ وڵا لە 6 بەیانیەوە تا 8 ئێوارە لێرە کارەکەم خەریکی کەلانەکردن ئیشم بەس کەلانەیە لێرە. چەند ساڵە لێرە کارەکەیت؟ لە 2016 لێرە کارەکەم. تا چەند دڵخۆشی لێرە کە لەگەڵ ئەو خانمانە لەگەڵ ئەو کارمەندانی ترا لێرە کارەکەن بەیەکەوە؟ وڵا زۆر دڵخۆشم هەموو کاتێکە لێرە کارەکەم بۆ نمونە کاتی وا هەیە لە بەشەکەی ئەو دیوژی شەکەم بڵێ دووسێ ڕۆژنەیەم بۆ لایەن بێتاقەتە بم هەر بۆ خۆم بۆ سەردانیش بێم بۆ لایەن وا ڕاهاتوون بەیەکەوە زۆر خۆشە. لە ئیشەکەی خۆت ڕازی تا چەند مرتاحی ئیشەکەی دێرە؟ تا زۆریش لە ئیشەکەی خۆم مرتاحم و لێشی ڕازیم هەتا بیشتوانم لێرە کارەکەم بۆ خۆم. دەستە خۆش لێومان زۆر سپاس ئێوەش بەخێر هاتە سەرچاو بەڕێزم. ئەگەر بکرێ باسێکی ئیشەکەی ئێرەمان بۆ بکەی بزانین لێرە لەم بەشەیە چەند شت دروست دەکرێت؟ چەند بابەتێکە ئەوە ناوشکێنە ناوساجی کولێرە شلکێنە حەڵوا سەمونی حەجەری کەلانە ئەمانە هەمووی لێرە دروست دەکرێت لەم بەشەیە. بە چەند شەفت داوام ئەکەن لێرە چەند شەفت داوامەکەین شەفتی یەکەمە سەعات 5 تا سەعات 3 شەفتی دووەمە لە سەعات 3 هەتا 8 شەو. خواستی خەڵک چۆنێ لەسەر ئەم بەرهەمانەی ئێرە؟ وڵی زۆر ڕغبەتی لەسەرێتی زۆر پێی خۆشە هەموو شتەکان بەعام زۆر حەزیان لێ.
هیچ جیاوازیەک هەیە لە دروستکردنی ئەم شمەکانی ئێستا لە چاوجارانە یان هەر هەمان شتا هەمان کەلوپەل بەکارهێنن تقریبا هەر وەکو جارانە بەس لاوانە بێت تام و چێژێکی جیاوازیە بوێ زووتر بەس ئێستا گەر گۆڕانکاری لە تاما گۆڕابێ ئینا وەکو بەرهەمەکان هەر بەرهەمی جارانە بەڕێز سەرپەرشتیاری ئەمانیت چەند کارمەند لێرە داوامەکان لەم بەشەیە کارمەندەکان 15 نەفەر ئەبێ لە شەفتی یەکەمە شەفتی دووەمیش 15 نەفەریکە شەفتی دووەممان هەیە باشە کاکشاهۆ ئەگەر بکرێت ڕێنمایی تۆ بۆ گەنجان چییە؟ یان ئەگەر لەوانەیە ئێستا کەسێک هەبێ یا چەند کەسانێک هەبێ بیرۆکەیەکی هاوشێوەی ئەم بیرۆکەی بەڕێزت هەمێ بەس نەوێرە دەستی بۆ بەرێ یان بێ ئەمەل ئەبێ لێ و ناتوانێت دەست بەکار بێت و جێبەجێ بکات ڕێنمایی تۆ چیە بۆ ئەوان؟ وەڵاهی من ئەو ناڵێم ئینسان جارە پێش هەموو شتێ خۆی بخوێنێتەوە خۆی بزانێکە خۆی بایی چەنێکە خۆی توانای چەنێکی کە ڕازی بوو لە خۆی تە دڵنیا بەڕ ئەو ئیشەش ڕازیە بەلی بەس ئەگەر یەکێ باوەڕی بەخۆی نەبوو و ڕازی نەبوو لە خۆی دڵنیا بە هەچ ئیشێکە ناتوانێت بڕابڕێەوە جا هەچ کەسێ بێ هەچ کاتێ بێ یان هەر کارێ بکە یا لە هەر شوێنەکە بیکەی گرنگ ئەو کەسێ ئێمە چەندین کەسی بەناوبانگ هەیە لە وڵاتی ئێمە لە دەری وڵاتیش و لە هەچی شوێنە هەتا بگرە لا دێکشا بڕۆ نمونە هەیە ئەڵەن فڵانکە زۆر باشیشەکە فڵانکە زۆر باش ژیانێەوە بڕێەوە یعنی کەوا بێ ئیلاقی نە بەسەر موقعەوە هەیە نە بەسەر کاتۆ هەیە وەنە نە بەسەر شخص هەیە چون چەندین لە ئافرەت هەمانە سەرکەوتو لە ژن هەمانە سەرکەوتو لە مناڵ هەمانە سەرکەوتو لە پیریش هەمانە سەرکەوتو یاکەوا بێ ئیلاقی بەسەر خودی کەسەکەی ئەو کەسە قەنەعەتی بەشتەکە بوو ئەو کاتێ توانێت ئیشەکانی خۆی جێبەجێکان من نمونێ بۆ تۆ باز بکەم ئەم ئیشێک کە ئێمە دەستمان پێ کرد ڕێگریمان زۆر بوو هەتا بگرە ببوورە کەوفسەکەم گاڵتە پێکردنیشمانە بوو هەتا کەم ئێمە ئەمیشەمان دەستێکرد زۆر کەسە بوو گاڵتەی پێکردن پێ بەس کێشەکەی من چی بوو کێشەکەی ملاوا بوو کە ئێمە دەستمان کرد بێشەکە تەنهاشتمان کرد بە کێشە ئەمانویست هیوامان بە ئیشەکە و مانوزە میشە سەر بگرێت حسابمان بۆ پشتی خۆمان نەکرد حسابمان بۆ کەسێکە لە بەردەممانە قەنەعەتی پێ بکەن زۆر جار هەبوو من خەڵگە بووە ئیهانەی کردوین قسەی پێوتوین نستەی ناخۆشی مەکەی ئیشەمە تۆ ئەم ئیشە چ دۆ سەردایکە ئێ با بەدایک ئەیبی چی یعنی زۆر جار هەبوو من زۆر کەسە بۆ گاڵتەی پێکردوم کەسێ بووە وتێتی ئەمەکەی ئیشەک ئێستا خۆی بۆ خۆی لە لای ئێمە ئیشەکە یان زۆر دووکانار هەبووە کە من ئەو کاتە بۆم بردو لەگە ڕێزمە بۆچی مارکێت و بازارەکان هەبووە قەنەعەتی نەبوو شتەکەمان پێ لاوەر بگرێت بۆ پاش فەتێک کە دراوسەکەی بینێتی سەرف بووە ئەنجاوتێتی بۆ منیشی بێنە ئەمانە ئێمە هەمووی نەبوونە ڕێگر بەس ڕاستە هاتن ئاستنگیان دروست کرد وایان کرد کە ئێمە تۆزێ دان بە خۆمانە بگرین و پشومان درێژ بێ بەس وایان نەکرد کە ئێمە واز لە کارەکەمان بێنێ جا بەردەوام بوون زۆر گرنگە و قەنەعەت بوون بە خۆت زۆر گرنگە و زۆرانگرتن لە سەرەتا بەس خۆت هەستای بە بڵێ جێبەجێکردنی پرۆژەکە یان هاوکارت هەبوو کەسی ترە لەگەڵا بوو بە یەکەوانێ هاوکاریەکتان کرد و پرۆژەکەتان ئێمە کەمی شەمان دەست پێگرت سەرەتا من خودی خۆم بووم لەگەڵ برادێکە کە کاک بەکری ناوە ئەو دەستمان کرد بە ئیشەکە بۆ پاش فەتوی کاک بەکر قەنەعەتی بە ئیشەکە نەبوو ئەو لی دەچوو من کەسێکی تر هاو لەگەڵمان دەستی پێگرێ ئەویش کاک سەردار وەکو هەیکەلی ئیشەکە سەردار شەریکمە کوڕێکی باشە هەتا فکرەی ئەم ئیشەش کە من هەم بوو کاک سەرداری من قەنەعەتم بە ئیشەکە نییە وەکو قەنەعەت بەس قەنەعەتم بە خودی تۆیە کە تۆ ئەناسم تۆ چۆنی کە چۆن پەلاماری ئیشەی چۆن یاریەکی لەگەڵ شەکانی وەکو قەنەعەتی شخصی خۆی بە من بوو منشتم دە تۆ قەنەعەت بە منێ وەرە ودۆ دەست پێ کە دەستمان پێکرد لە نیوەی ئیشەکە تقریبا نزیکەی 3 بۆ 4 مانگ بۆ یەکەمین دوای ئەوە ئێمە برادری کەمانەیە کاگە عارفینەوە ئەویش هاو لەگەڵمانە من ینی بەم سێ کەسە ئیشەکەمان پێشست بەس ئەمە ئیشەکە نییە کە منم پێشکەوتو ئێشتا بۆ لە چەند کەسێک کە ماوە من بڵم یەکێ لەوانە من خێزانەکەم لەگەڵما هاوکار بووە هاتۆل ناو ئیشەکە حامیلە بوات و ئیشی کردووە ئەم شەریکانم برە خوشکیان دایکیان هێناوێنەیە من دایکم هێناوە ئەمانە جێی سپاسن و لەگەڵەوەشان چەند کەسێکی تر جێگەی سپاس و پێزانینە کارمەندمانەیە لە ڕۆژی ناڵم لە ڕۆژ دامەزان بەس تقریبا نزیکەی 8 بۆ 7 ساڵە لەگەڵمانە ئەمە بەڕاستی سەرکەوتنی من هاوکاریکردنی ئەوانە جاکەوا بێ هاوکاریکردنی من ئێستش هاوکاریکردنی من لە شتێکی ترە لە 4 کەناڵی ڕاگەاندنی وەکو تۆش دەورە بینێ بۆ من کە تۆ هاتووی لێرە سەردانێکم شوێنەکەی وا لە منەکەی من تەرجیعەکەی کە بێم چەند ئیشێکی تر بکەم و چەند شتێکی پێش بخەم ئەمانە وای کردووە کە ئێمە زۆر کەسێ سپاسی بکەیت لە کۆتایی ئەگەر شتێک ما بێتە ئاماژی پێ بکەیت بۆ ئێمە بۆ بینەران بڵێ
وڵی زۆر شت هەیە کە من باسیکەم بەس ئەوەی کە بۆ من زۆر گرنگە تێگەیشتنی خەڵک کە تێبگا کە ناوی خەجێخانم تەنها سێفەڕی هەیە ئێستا لەم کاتەیە لە عربەت و لە هەوار و لە بەختیاریم و وەکو داواکردن زۆر کات ڕەنگە خۆت هەست بەوە بکەیت کە مقابلەی چێەکەی لەگەڵ ڕێزمە بۆ خەڵکانی کە مقابلەکرێت زوری داوا لە حکوومەتەکە حکوومەت ئەوم بۆ بکە حکوومەت ئەوم بۆکانی ئێمە باسی مادە ناکەین باسی عەرزە ناکەین ینی ئەم دووشتە تەنها ڕێگریتان نەکرێت تەنها ئەو نەبێ ڕێگریمان لێ نەکرێت و هاوکارمان بن ئەگەر ئێمە کارێکی خراپ بکەین هەر خۆتی بن محاسەوەمانکەن و سەردەنیشتمانکەن دەرجێمانکەن بۆی شەکە بەس هەنێشت هەیە لێ تێنەگەشتنێ هەنێشت هەیە یاسایە بۆ ئەوان نووسراوە یاسا چی دایناوە یاسا هەر من و تۆ داماناوە ئینسان ینی هەنێشت هەیە یاسای بۆ بگۆڕێ بچین سێری هەنێ شوێن بکەین کە دەرەوەی سلێمانی یان دەرەوەی وڵاتی ئەمەیە ئەو ئیشانێک کە مەرجە تەندروستیەکان یان مەرجە قانونیەکان کە یا بەسەر ئێوەمانان لە ئەسڵا لە لە شوێنانە هەربوونی نییە ئێستا مەسە من نمونونێکت بۆ بێنمەوە ئێمە پێمان باشە پرۆژێکمان لە بەردەسە هەرتوانمە بکەم بە شتێکی تر مازم باسیم کە تۆڵی دواقسەد ئێمە بەتەمان ماست بەرهەم بێنین ئیکاکە ماستی ئەم وڵاتی ئێمە ماستی کوردیە ئێ لە ئەسڵا جەماعەتی سەحا و ڕقابە و کەسە پاڵا دەسەکانی ئەم وڵاتی ئێمە ئەڵێ بێ بە لە معمەل بیکەی کاتێککە لە معمەلێک ئەڵێ بێ ستاندارد بێ ئەم ستانداردە بۆ ئێمە نابێ لەبەرچی لەبەروی من کە هاتوون پێشتر بە مەنجەڵ ماسم برۆتە ماڵەوە بە سەتڵێکی خۆماڵی ماسم برۆتە ماڵەوە پێویستم بەوەیە لە سلێمانی چەند محلێکی بچوو بکرێتەوە کە شیرەکە لە محلە بچکۆلەکە هەم بکوڵێنێ هەم بگرسی ڕاستەخۆ بین بە خەڵک زوو زمانێک هەبوو مریشکیان قەدەغە کرد مریش قەدەغە بوو کەچی ئێستا احتیادی ینی یاسایەک ڕێکخراوە کە ئەتوانێ بڕوە ئێمەش پێویستمان بە چەند یاسایەکێک کە بتوانین هاوکاریمانکە مەسەن بۆ نمونە لە ڕووی ماستا من ئەتوانم ئێمە ئەتوانین ڕۆژانە ئەگەر حکوومەت هاوکارمان بێ ئەتوانین ڕۆژانە 2000 بۆ 2500 کیلۆ شیر ئێمە بکڵێنین و بە پاق و تەمیزی بە چادری و وەزارەتی تەندروستی و سەحا لە چارچێوەی دوکانێکا بەس ئێمە ئەمانەی لە ناو شاری سلێمانیە بێ بۆچی یعنی ئێمە قازانج بە من ئەگەێنێ قازانج بە سەحا ئەگەێنێ قازانج بە ڕیاریش ئەگەێنێ بۆچی یەکسەر ڕاستەوخۆ ئێمە لێرە ئیشەکەکەین لێرە شایشەکە ئەفرۆشین ئەمە وا لەوە کاشتەکە پێڵن فرێژ ئەو کاتە لە ئەبینە هاوکاری چێ ئەبینە هاوکاری جەماعەتی خەسەخانەکان نەخۆشی کەمتر ئەبێ خەڵک تووشی تەسەمومی جەستە ناکەنی نەوە شتێکی ڕێگرێ بین لێ و لەگەڵ شات تۆیەکی هاوڵاتیکەی ماستێکە کڕی زۆر دڵمت بەئینی ئەگەر بنمونە بۆت باسکەم ئێستا یەکێ لە خاڵەکانی پێشکەوتنی ئێمە کاتێک کە توی بۆ معاملەکە ئێمەی ناوەشکێ نەبی ناوەشکێنەکە گەرمە بە گەرمیە بی یەک کولێرەکە بەی گەرمە نانەکە بە جاری وە ئێواری وایە نانەکە نامن ئەمە چیە وای گرووە دە ساودەست ئێمە شتەکە دروستەکەن من سپاسی حکومەتەکەم من نەداوای پاری لێکم نەداوای ئارزێشی لێگەن تەمان کە مناڵە من یانی وەکو خەرجێخانم ئێمە ئەو نەمانێ هاوکارمان بن ینی بکرێت دەگەر کەسێکی پلەدار کە گوێی لە من بێ بێ یاسایە ڕێک بخەن کە ئێمە بتوانین لە چوارچێوەی چەند مەتێکی ڕێکوپێکی منەظەم کراوە ئێمە بتوانین ماست و بەرهەمە ماستیەکان ئێمە بەرهەم بێنین بە فرێشی بین بە خەڵک ئەمە تاکە داوای من نییە ئەمە داوای چەنەها خەڵکە کە گیری خواردەوە فەڵی ڕەنگا و ڕەنگە لەگەڵ ڕێزمە فەڵی ڕەنگا و ڕەنگە ماس ئەبا کەرەی تووچی بەسەروێ ماس ئەبا شیری وشکە ماس ئەبا تاریخی بەسەر چۆ ماس ئەبا موادی حافزەی زۆرکە نزیگەی حەوڕۆژ بۆ هەژۆر لە سنوورەکانە مێنێت و ئەنجاگاتە لە ئێمە حەوڕۆژ هەژۆژ لەناو بەڕادامێنێت و ئەنجام ئەی بۆ من ماسە دروست نەگەم کە ڕاستەخۆ بێم بە خەڵک ئەم کاتتان باش ڕۆژ بەخێر بێن ئەبینێ خەریکی نانکردنی بزانی چەند جۆر نان لێرە ئەکرێت لەم بەشەیە بەڵێ وڵا تقریبا سێ جۆر نانی قورمەسی ئەم نانە تیرێش نانی هەورامیتان هەیە نانی هەورامیشمان هەیە بەس لەم لێرە ناکرێت لەو بەشانەی ئەولاترەکرێت خواست لەسەر چ جۆرە نانێکیان زیاترە لەسەر ئەم نانە تیرەکە زیاتر خەڵکی خوات بەڵێ ئەڵێ بۆ مەعیدە ینی باشە ئاوە چەند کارمەندن لێرە کە کار ئەەکەم ڕۆژانە و خەریکی نانکردنن
والله بەهەمیەوە تقریبا لاانێ 200 نەفەر ببین لە بەشی نانکردنەکە ئەڵم لەم بەشە چەند کارمەندە بن؟ سابن بەڵێ بەڵێ چەند سەعات کار ئەکەن لێرە ڕۆژانە؟ چەند سەعات بەپێی توانای خۆتە بەپێی توانای خۆتە بەڵێ خواستی لەسەر ئەم نانەتیریە یان بڵێ ئەم نانانە ئەنێرێت بۆ دەرەوەی وڵات یا بەستەنها لە ناوخۆی خۆمانە؟ هەموو شوێنێک ئەڕات بۆ هەموو شوێنێک ئەڕاتدا ئێستا بۆ چەند شوێن نانەکان نێردراوە؟ واللهی بووەکو ئێمە بسوێتمان بۆ دەرەوەی وڵات ڕۆشتووە بۆ ناوخۆ بۆ هەموو شارەکان ئیتر ئاوە هیچ جیاوازیەک لە نێوان نانی ئێستا و نانی جارانە هەیە کە خانمان لە ماڵەوە دروستیانە کرد؟ نەوەڵا ئێستانی هەموو شتێک ئێمە هەموو شتێکی تێەکەین ڕشکە و شمڵی و ئیتر گەنمە جۆیە ینی بەگشتی خەڵک لێی ڕازیە؟ دەستە خۆش بێ و ماندوومان کردی بەخێر بێنیاخوا سەر چاوم ئێوەش ئازیێتان کێشا ئەم کارکەیە زۆر ڕێک و پێکە و زۆر شتێکی تایبەتە بە کللتوری خۆمانەوە زۆر جوانە شتەکانیان هەموو شتەکانیان عادەتی و ماقولە ئەم کولێرە و نەوەڵە ئەم کولێرە بۆ نوتامی خۆشە جوانە ڕێک و پێکە کچی و هەمووی کچی وەکو تۆ ئەم نانەکە جاران پیرێژنێ نانی پێوە و دەژنیش دانیش نانیە کردەوە و بۆ خۆی هەمووی نانیە کردەوە ژنەکەش پێوە بەس دەمایسە خوانێ بڕێ هەمووی وەکو وینێک و بە زۆر جوان کردویانە ئەمان ئەرێوەڵە هەمووی کەسێ لێ ڕازیە ژنی حەساندۆتەوە ژن نەهی لاگە بێ نەهی شتێ جاران شتیان ئەرێ بەخوا بە حەزرێتە دەردەسمان ئێستا کولێرەم کڕیوە و کولێرە جۆم کڕیوە و زەردەچەوەم کڕیوە و پەنیرم کڕیوە و ئەم شتانم لێ کڕیوە ساقەوم دەستان خۆش بێ و زۆر مەمنون و بۆ کەناڵەکەدا بە ساقەم وەڵا زۆر جوانە شتەکانیان دەستان خۆش بێ بە قوربان بەدەر لەو کارانەی کە بۆ بەڕستم باس کرد ئێمە چەند ئیشێکی تریشەکەن هەر لە ناو ئەم فرۆشگایە بەشی شیرەمەنی و بەرهەمەسپیەکان هەنێ بەرهەمی دانەوێڵە و هەنێ بەرهەمی بەهارات و هەنێ بەرهەمی خۆماڵی وەکو کەشک و دۆینە و ترخێنە و بامێ و ئەو خواردنە کوردیانەی کە زوو بەکار هاتوو و ئێستێش خەڵک حەزی لێتی ئەو بەرهەمانەمان هەیە لێرە عرزمان کردوون و بەدەل لە هەنێ بەرهەمی سەردەمیانەی ژەیە کە ڕەنگەی وڵاتی خۆمانە بەزێمە وەکو فرۆژگایەکەمە سودمان لێ بینیوە هەم بۆ خۆمان و هەم بۆ کڕیارەکانمان حەزم کرد باسیەوەش کەم بۆ بەڕێستان ئێمە کارگێکی شەکریشمان هەیە شەکری کوردی شەکری کوڵاوی خەجێخانم ئەوش یەکێکە لە بەرهەمەکانمان و لە بەرهەمەسپیەکان من باسیەوەم بۆ نەکردن ئێمە بۆکو کەرەمان هەیە ڕۆنەکەرەمان هەیە ڕۆنی هیزەمان هەیە ئەم بەرهەمانە هەمووی خۆمان بەرهەمیێنین کەم تا زۆرێک خەڵکێکی باش لێ رازین و کڕیارێکی باشی هەیە وەکو وشەکان ئێمە بە نمونە بۆ تۆی باسکەم سە بڵێن ساوەرمان هەیە ساوەرەکەیمە خۆمانەی کوڵێنین خۆمان گەنمەکە کوڵێنین و دوایکە کوڵانمان لە لادێ چەند کەسێگەن کە لەگەڵمان هاوکارن گەنمەکە کوڵێنین کە کوڵانمان جایێنین هەڵیەخەین وشێکەین و دواترەی بین لە ئاشەی هاڕین و هەموو ئەم ساڵ بە درێژای ئەم ساڵ ساوەری کوردی خۆمان هەبووە وەکو ترخێنە خۆمان لە کەگەینە مانگی دە و تقریبان دوای دەکە شێلم پێگا خۆمان ترخێنە دروست ئەەکەین و سیرێژ و کەشک و ئەو بەرهەمانەی کە خۆمان توانێمان هەبێ بەسەریا ئەوە خۆمان بەرهێمێنین وەکو گەڵامی و وەکو کنگر کە ئێمەکەینە ژەمیدە و ئێتە هەنە بەرهەمی تر هەیە کە تا پێ ڕابگەین خۆمان حازرەکەن و ئینشەڵا بۆ فرۆشتندایانین. ئێمە لە ئیشەکانمانە ڕابردوویەکمان هەیە بە پێشمان خۆش و ئەم ڕابردووە چەند سەرکەوتنێکمانتیا بەدەستێناوە بە پێم خۆش بێەوە بڵێم ئەمانە هەمووی ڕێزلێنانن و ئەو کۆمپانیایە ئێمە کە ئیشەکانمان کردووە هەنێ ڕێکخراو هەبووە هەنێ دام و دەستگای حکومی هەبوو وەکو ژووری بازرگانی وەکو وەزارەتی کشت و کاڵ و
وەکو ڕێکخراوەکان و چەند شتێک چەند هەدیەکیان بۆ ئێمە هەبوو ڕێزێنان بۆ مەسپاسیانەکەن و حەزم کرد باسی ئەم وێنەیشتان بۆ بکەم. ئەم وێنەیە سەرەتای ئیشەکانمان بووە کە تاکە ئالێت کە لەناو ئیشەکەمان وێ ئەم ماتۆرسکیلە بووە و من کاتێکە خۆم بەم ئیشە ڕۆشتوم و بەم ئیشەم کردووە و زۆر کەس هەبووە گلەی و توانجی زۆر لە من کردەوە لەخوا بەزیابێ ئێستا ئێمە ئەمە ڕابردووە کە بەس شانازی پێوەکەن ئیشەکە ئێمە لەمەوە دەستی پێبرێتە چەندین ئالیەت و چەندین سیارە و ئەجززەی تر لەناو ئیشەکانمانە هەیە. ڕۆژانێک کەنانی تیری تەنها لە ماڵەکاندا و لەلایەن خانمانەوە دروست دەکرا، بەڵام ئێستا لە کارگەیەکی لەم شێوەیەدا دروست دەکرێت و جێگەی خۆشحاڵیە کە بەرهەمە ناوخۆیەکانمان لە ڕێگەی ئەم جۆرە کارگانەوە ڕەوانی دەرەوە کرێت. تا بەرنامەیەکی تر پێتان لەگەینەوە خواتان لەگەڵ.